سڵاتان لەبێ هەمووتان لە خۆشی و شادی دابن. دوای پێکدادانێکی چەند سەعاتی لە هەردوو گەڕەکەکانی حەلەب، گەڕەکە کوردنشینەکانی حەلەب و لە ناوچەی تەل حافر، هەمومان باسمان لەوە کرد، ئەوەمانزانی کە ڕێککەوتنێک ئەنجامدرا بە نێوبژیوانی ئەمریکیەکان لە نێوان حکوومەتی ئەلشەرع و خۆسەری دیموکراتیک و هێزەکانی سووریایی دیموکراتیک، وە دوای ئەوە بینیمان کە وەزیری دەرەوەی ئەحمەد شەرع سەردانی تورکیای کرد، دوایەوەش گەڕایەوە. بەڵام لە دوای ئەوەدا تەماشامان کرد لێدوانێکی گرنگ لەلایەن مەزلوم عەبدیەوە هات بە بۆنەی ئیتر چەندین ساڵی دامەزراندنی هێزەکانی سووریای دیموکراتیک لە مەراسیمێکدا باسی لە یەکگرتنی هێزەکانی سووریای دیموکراتیک لەگەڵ سوپای ئێستای سووریادا کرد، واتە باسی لە پێکهێنانی سوپایەکی نوێ کرد. ئیتر پێشتر زۆرمان قسە لەسەر ئەوە کردووە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستی نوێدا، یەک لە کێشە گەورەکان کە ڕوبەڕوومان دەبێتەوە، ڕوبەڕووی سیاسەتی نێودەوڵەتی دەبێتەوە، ڕوبەڕووی نیزام و سیستەمی سەرمایەداری ئەگەر ببێتەوە ملیشیاکان. جا ئەو ملیشیانە متتەفیقی ئەمریکان متتەفیقی نین، دژمنی ئەمریکان دژمنی نین، بێگومان ئەمریکا لە نێوان ئەو هەموو ملیشیانات بەردەوام جیاوازی کاری ئەکا، بەشێکیان لە دژی خۆی، بەشێکیان لە دژی ئەوان بەکاردێنی و لە ناو دژمنەکانیدا پارچە پارچیان دەکا. بۆ نمونە جەبهەت نوسڕای پارچە کرد و ئیتر ئەو ئەحمەد شەرع و ئەو هەیەت تەحریر شامی ئێستای لێ دەرهێنا. ئیتر ئەمانە هەمویان هەن، بەڵام بەگشتی ملیس هەر چۆنێک بێ لەسەر سیستەمی سەرمایەداری، لەسەر سیستەمی بازرگانی، لەسەر سیستەمی بازار هەڕەشەیەکە. جا ئەو ملیسە باش بێ باش نەبێ خراپ بێ، چونکە تۆ ناتوانێت لەگەڵ هێزێکی چەکداری لۆکاڵی اتفاق بکەیت. سیستەمی سیاسەتی نێودەوڵەتی ئەوەیە کە تۆ دەبێت لەگەڵ دەوڵەتە نەتەوەیەکە اتفاق بکەیت و دەوڵەتی نەتەوەی سوپایەکی هەیە، ئەو سوپایە لەژێر دەبێت لەژێر فەرمانڕەوایی ئەو دەوڵەتەدا بێ. ئیتر بمانەوێ نەمانەوێت سیستەمەکە وهایە. لە بۆ هەندێک ئیتر تەماشا دەکەین لە دوای 7 ئۆکتۆبەردا ئەو مەسەلەیە زیاتر کەوتە ڕۆژەف، چۆن لە ساڵانی 90ەکاندا گروپە شۆڕژگێڕەکان وەکو ئیرا و گروپە شۆڕژگێڕەکانی ئیسپانیا و ئەوانە ئیتر بەردەوام وەکو هەڕەشەیەک دەبیندران و یەک بێک ئیتر چارەسەر کران، دیداریان لەگەڵدا سازکرا. ئێستاکەش سەردەمی ئەوە هاتووە ئەگەر باسی ڕۆژهەڵاتی ناوەڕاستی نوێ بکەین، ئەگەر باسی سیستەمی سەرمایەداری نوێ بکەین لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست، ئەگەر باس لە بازرگانی بکرێ، دەبێ ئەتۆ چارەسەریەک لە بۆ ئەو هێزە ملیشیانە بدۆزیەوە. بەڵام لە سەروی هەمویانەوە ئەمانە ئەو ملیشیانە بە هەڕەشەوەرگیران لە دوای 7 ئۆکتۆبەر کە سەر بە ئێرانن و ئیتر لە هەر هەمویانەوە دەستیان پێکرد، هەتاوەکو گەیشتە تارانیش و ئێستاکە ئەوەی ماوە و نەماوە حەشدی شەعبیە. لەو ڕۆژانەدا ئەمەش چارەسەر دەکرێت، ڕەنگ بێت چارەسەریەکە چارەسەریەکی سەربازی نەبی، چارەسەرێکی دیپلۆماسی و سیاسیانەبی و چارەسەریەکە چارەسەریەکی نیمچە سەربازی بی. واتە هەندێک کەس کە ڕێگرن لە بەرامبەر یەکگرتنەوەی حەشدی شعبی، چوونی حەشدی شعبی بۆ ناو سوپای نوێی عێراقدا، ئەمانە بکەن بە ئامانج و دوای ئەوە بێگومان سەرا دەگاتە پێشمەرگەشت. بەڵام هەتاوەکو حەشدی شعبی چارەسەر نەکرێ، هەتاوەکو عێراق بەگشتی لەژێر دەستی ئێران دەرنەهێنرێ، ڕەنگ بێ دەستکاری ئەوە نەکەن، دەستکاری پێشمەرگە نەکەن. ئێستاکە لە دوو بەرنامەی پێشوماندا باسمان لەوە کرد، هەر کاتێک مەسەلەی غەزە چارەسەر کرا، ئیتر ئەم کاتە سڕە دەگاتە سووریا و کاتێک ئێستاکەش دەبینن سڕە گەیشتە سووریا و لێدوانەکەی مەزلوم عەبدی دەبێت لەو چوارچێوێدا بدۆزرێتەوە. بۆ لەو چوارچێوێدا
دەبێت تەماشای بکەین لەو چوارچێوەدا دەبێت تەماشای بکەین ئەگەر تەماشای کۆبوونەوەی نەتەوەی گرتووە کۆبوونەوەی کۆنگرسی ئەمریکا بکەین کە لەسەر سزاکانی سەر سووریا ئەنجامدراوە ئەمە تێپەڕکرا هەرچەندە باس لە هەندێک شەرت و مەرج دەکرێ بەڵام ئەو شەرت و مەرجانە تا چڕادێک پێک دێن تا چڕادێک ئەوە دەکرێت ئەمە گرنگ نییە گرنگ ئەوەیە ئەمریکا ئیتر سوورە لەسەر پشتگیریکردن لە ڕژێمی ئەحمەد شەرع چەندین بێگومان مەرجی هەنا و کە سوورە لەسەر ئەمە ئەتۆ لەلایەکی کە لە بەرامبەر هێزەکانی سووریای دیموکراتیک دەوڵەتێکی بەهێزی ناتۆ هەیە کە ئەویش تورکیایە و ئەو تورکیاش بینیمان پەیوەندێکی لەگەڵ ئەمریکا هەیە جا بەهۆی ناتۆوە دەبێ و یانیش بەهۆی قورسایی سەربازی تورکیا و جیۆپۆلەتیکەی دەبێ لە قەفقاسیا و لە دەواازەکانی ئاسیادا ئەمەیان بابەتێکی دیکە زۆرمان لەسەر ئەمە قسە کردو بەڵام ئێستاکە دەبینین ینی بمان نەمانەوێ ئیتر چەندین بابەت هەنەوە ئەو بابەتانە بە شێوەیەک لە شێوەکان گوشارێک لەسەر هێزەکانی سووریای دیموکراتی دەکەن کە دەبێ بەر شێوەیە بێ ڕێک بکەون لەگەڵ سوپای سووریای ئایندەدا بستنە ناوی ئەو ڕێککەوتنە چۆ نەجارێ وردەکاریەکانی نازانی مەزلوم عەبدی کە قسە دەکا باس لە مەرجەکانی خۆی دەکا باس لە شێوازە دەکا کە خۆی دەیەوێ ویان خۆسەری دیموکراتیک دەیانەوێ بەڵام لاینگرانی حکوومەتی دیمەشق و مێدیاکانیشیان ویانی شڕۆڤەکارەکانیاکان سیاست مەدارەکانیان لە نێدوانەکانیاندا شتێک دەڵێن کە ئەوان بەخۆیان دەیان هەوێ جا لەو نێوەدا چۆن دەبێ ئەمە لەسەر ئالوگۆڕیەکان دەمێنێتەوە لەسەر دیپلۆماسیەت دەمێنێتەوە بەڵام لە هەمووی گرنگتر لەسەر سیاسەتی ئەمریکا دەمێنێتەوە ئایا ئەمریکا هێزەکانی سووریای دیموکراتیک وەکو بلوکێک و یانیش وەکو چەند بلۆکێک دەهێڵێتەوە یاننا ئەمەیان جارێ بە تەواوەتی نازانانی بەڵام هەڵو مەرجێکی وە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا هاتۆتە ئارەوە کە دەبێ مەسەلەکان بەو شێوەیە بن و دەبێ ملیشیاکان لە هەموو ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا یەک بە یەک چارەسەر بکرێت حیزب الله ئەوە حەماس چارەسەر دەکرێت دوای ئەوە حیزب الله و لە هەمان کاتدا هەموو ئەو هێزە ئەو ئاکتۆرە نادەوڵەتیانە هەتاوەکو دەگاتە حەشدی شعبی و هەتاوەکو یەمەنیش ئیتر دەبێ ئەمانە بە شێوەیەک لە شێوەکان چارەسەر بکرێن ئەگەر نا ئەتۆ ممکن نییە باس لە سیستەمێکی نوێی جیهانی و ئەو سیستەمە نوێ جیهانیە کە لە هەمان کاتدا ئەتوانین بڵێ سیستەمێکی سەرمایه‌داریە سیستەمێکی بازرگانیە ئێمە چەندین جار باسمان لە کۆبوونەوەی جی 20 کرد لە ساڵی 2023دا یعنی چەند ڕۆژێک بەر لە تەقینەوەکەی 7 ئۆکتۆبەر باسمان لەوە کرد کە ڕۆڵی ئەو کۆریدۆرە ویانیش ئەو دەواازە وشکانی و ئاویە ئەو ڕێڕەوە بازرگانیە جیهانیە کە لە بوومبای هیندستانەوە دەست پێ دەکا بۆ کەنداوی عەرەبی عەدەن و دوورگەی عەرەبی و لەوێشەوە دەگاتە ناو ئیسرائیل و لە ئیسرائیلیشەوە دیسان لە ڕێگەی دەریای سپیۆ دەگات لە ڕێگەی دەریای سپیۆ دەگاتە بەندەری پیری یۆناان و لەوێشەوە دەگاتە بازاڕەکانی ئەوروپا و ئێستاکە تەماشامان کرد ئاستەنگەکانی هەری گەورە لە بەردەم ئەو ڕێڕەوە کە غەزە بوو چونکە غەزە لە ناوەڕاستی ئەو ڕێڕەوەدا جێدەگرێ و حەماس تێدا هەبوو حەماسیش ئیتر بزوتنەوەیەک بوو لە چ کاتێکدا چ هەڵوێستێک نیشانەدا ئەمە دیار نییە و هەتاوەکو ئێستاش گومان دەکرێت کە چێ ئەو بڕیارەی بە حەماسدا چونکە ئێمە دەزانین قەتەر زۆر ئاگدار نەبوو و مەکتەبی سیاسی حەماس لە 7 ئۆکتۆبەردا زۆر ئاگدار نەبوو ڕنگ بێت لە ناو خۆدا بڕیارەکە درابێ بەڵام لە دەرەوە چێ هاندەری ئەو بڕیارە بووە هاندەرێک هەبووە یان نەبووە ئەمە مەگەر لە ئایندەدا بزانین جارێ ئێستا نازانین بەڵام سەرنج ڕاکێشە کە ئەوە دوای کۆبوونەوەی G20 2023 هات و ئەمە بووە
گەورەترین هەڕەشە هەرچەندە نەتەنیاهو و ئیسرائیل گەورەترین کۆمەڵکوژیان کرد هەتاوەکو ئێستا دڵۆپەکانی خوێن لەسەر زەویدا هەر سوورن هەر ماون بەڵام سەرباری ئەوەش هەموو دنیا چاوی خۆی لێپۆشی کە بە هەر باجێک بێ دەبێ ئیتر حەماس تەسلیم بگیری و تەسفیە بکرێ و پاکتاو بکرێ و لە دوای ئەمەدا وەکو گوتمان هەموو گروپە چەکدارەکانی دیکە دەبێ یەک بە یەک چارەسەر بکرێن و ئەمە لە بۆ کوردەکانیش وایە لە بۆ هێزی پێشمەرگە وایە و لە بۆ گەریلاکان و هێزی هەپەگە وایە و ناوەڕاستی دیدارەکانی ئۆجەلان مەرجی سەرچی لە نێوان ئۆجەلان و دەوڵەتی تورکیادا بە هەمان شێوە ئەو مەسەلەیە ئیتر ئەو مەسەلە دەبێت لە سووریاشەوە چارەسەر بکرێ وا پێدەچێ مەزلوم عەبدی ئەمەی بینی بێ واتە ئەمە واتای ئەوە نییە کە هێزەکانی سووریای دیموکراتیک ئیتر بە زۆرەم لێ دەخرێنە ناو ئەو بازنەیە بەڵام هێزەکانی سووریای دیموکراتیک لە لێدوانەکەی مەزلوم عەبدیدا شتێکی گرنگ باز دەکرێت کە ئاڵێ ئێمە لە ناو هەموو سووریادا دەبینە هێزێکی ئۆپەراتۆر لە بەرامبەر شەڕی تیرۆردا یعنی واتای ئەوەیە شەڕی تیرۆر ئیتر دەستپێرێتە ئەو هێزەی کە دەچێتە ناو سوپای سووریا ئەو هەسەدەیە کە دەچێتە ناو سوپای سووریا جاناوەکەی دەگۆڕن ئەمە کێشەیەک نییە هێزەکانی سووریای دیموکراتیکیش ئەمەیان قەت نەکردوتە کێشە ناوەڕۆکەکە گرنگە چۆن دەبێت چۆن نابێت چۆن ڕێک دەخرێت چۆن ڕێک ناخرێت لە بەرنامەکانی پێشودا باسم لە ئەوە کرد لە نووسینەکەی جێمیس جێفری کرد کە پێشتر ئەو ڕۆڵی ئێستا کە تۆماس باراک دەیبینی ئەو دەیبینی لە سەردەمی ترامپی یەکەمدا ئیتر زۆر لە ئەنگلی دەوڵەتی تورکیا بوو بەڵام ئێستاکە واقعیەتەکە باز دەکا کە ئاڵێ بە ئاشکراڵێ هێزەکانی نزیکی ئەحمەد شەرع ناتوان شەڕی داعش بکەن ناتوان شەڕی تیرۆر بکەن ئەو هێزیان نییە و ناشیان هەوێ بیکەن بەتەنیا چونکە ئەزانن بۆیان ناکرێت حتا نیان هەوێ بەرپرسیارەتی کامپەکانی هۆڵ بەتەنیا بگرنە ئەستۆ ئەمە زۆر گرنگە لە هەمان کاتدا باس لەوە دەکا کە ئەمانە نایان هەوێ تورکیا زۆر دەستێوەردانی قەبە بکە لە کارەکانی سووریادا تورکیا دەتوانێت لەگەڵ هێزەکانی ئەحمەد شەرع هێرشێکی زۆر تند و کوشندە و زیان بەخش بخاتە سەر هێزەکانی سووریای دیموکراتیک ئەگەر ئەمریکا وەکو جاران بێلایەنانە و بێدەنگانە بوەستێ بەڵام ئەو کاتە بەنسبەت ئەحمەد شەرع و دەوروبەرەکانی مانایەکی دەوڵەتی سووریا نامینێ دەوڵەتی سووریا دەبێتە ئیارەتێکی تورکیا و هیچ دەسەڵاتێکی نامینێ ئیماجێکی نامینێ ئیتر ئەو دەوڵەتە نەبێ باشترە ئەمان ئەوەشیان ناوێت لە هەمان کاتدا بێگومان ئەمان ڕەچاوی ئەوە دەکەن لە هەڵومەرجێکی وادا ئیسرائیل چ کاردانەوێت نیشان دەدا ئەوەش نازان لە بۆ هەندێک باشتری چارەسەری بەڕای هەموو لایەنەکان وەکو گوتمان یەکگرتنی ئەو هێزەیە لەگەڵ سوپای سووریادا و لە بەرنامەکانی پێشودا بە هەمان شێوە باسیم لە ئەوەی کردبوو کە ڕەنگ بێ سەرەتا دێرە زۆر پاشانیش ڕقا ببنە ئامرازێکی ئالوگۆڕی ئەو ڕێککەوتنە چونکە هەردوو ناوچە عەرەب نشین لە ڕقا کورد هەن بەڵام لە دێرە زۆر نییە و لە دێرە زۆردا هێزەکان هەموو هێزی عەشائیرن هەسەدەش پێشتر نەیتوانیوە ئەوانە ڕێک بخە عەشیرەتەکان لەناو بە حتا ناچارمایە عەشیرەت لە بەرامبەر عەشیرەت بەکاربێنێ عەشیرەت بکاتە دوو بەش خەڵکێکی نوێ لەناو عەشیرەت تەعین بکە و عەشیرەتێکی لە عەشیرەتی ئاوە عەشیرەتی ئایەک دروستکە لە عەشیرەتی بێوە عەشیرەتی بێیەک و بێدوو دروست بکات چونکە ڕێگایەکی دیکە نەبوو و ئینتیمای خەڵک لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا ئیتر لە بۆ دەوڵەتی نەتەوەی نەماوە ئینتیمای لە بۆ نەتەوەش نەماوە لە بۆ دەوڵەتی نەتەوەیش نەماوە لە بۆ عەشیرەت هەیە یعنی تەماشای کوردستانی عێراقە چێ ئینتیمای لە بۆ مەسەلەی کورد هەیە کەس بەڵام ئینتیما لە بۆ عەشیرەتی برادۆستی و خەیلانی و زراری و هەرکی و گۆران و سوورچی و ئەوانە هەیە نییە بەڵێ زۆریش هەیە خەڵکەکە هیچ باوەڕی بە حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی عێراق و ئەم جۆرە شتانە نییە باوەڕی بەم
عشیرەتانە هەیە و عشیرەتانە خەریکە یەک بە یەک دەستگای خۆیان ساز دەکەن سوپای خۆیان ڕاگەاندنی خۆیان کەناڵی خۆیان ئیتر دیبلۆماسی خۆیان دیوەخانەکە هەر لی گەڕێ ئیتر جممەی دێ و دەسەڵاتەکەش حیسابیان ناچارە بۆ بکاو لە بۆ هەڵبژاردنەکان لە ناچارە بچێتە ژێر قاچیان و لەگەڵیاندا ڕێک بکەوێت لەناو عراقیشدا تەماشاکە ئینتیمای عراقی بوون هەیە نەخێر ئینتیمای عراقی بوون نیە شیعە سنیە عەرەبە کوردە ئەوەیە مەسیحیە تورکمانە ئەوەیانی ئیتر ئەو لەو شوێنانەدا بەڕاستی وەزعێکی زۆر زۆر خراپ هەیە بە نسبەت قسەدا مەبەستمان دێرە زۆرە یعنی دێرە زۆر هەر کاتێک بۆمبێکی تەوقیت کراوە ئەکرێ وەکو جاران زۆر خراپتر ئەم عشیرەتانیان لە بەرامبەر بەکاربێنن وە گوشارێکی ئەمریکاشێ لە بۆەوەی هێزەکەی سوێی دیموکراتیک لەگەڵ دیمەشق ڕێک بکەون یەک لە هۆکارەکانی هاتنی تۆماس باراک و فەرماندەی هێزەکانی سنتکۆم کۆپەر لە بۆ حەسەکەەوە دانیشتنیان لەگەڵ خۆسەری دیموکراتیک و لەگەڵ قەسەدا بە تەنیا ئەوە نەبووە پشگیریان بدەنێ بەڵکو لە هەمان کاتدا ویستیانە گوشاریش بکەن بۆ ئەوەی بچن لەگەڵ سووریادا ڕێک بکەون و لەو کاتەدا تەماشامان کرد ئەحمەد شەرع لە خاڵێکی لاوازدا ویستوێتی پەلاماری هەردوو گەڕەکەکە بدە یعنی بێگومان ئەوە ڕاست نییە کە ویزبی ئەو گەڕەکانە داگیر بکە و جینۆساید بکەوە ئەم پێم وانە ئەوە بکەن ینی کوردەکان و هێزەکانی سووریای دیموکراتیک و جەماوەرەکەیان دروزینین و عەلەویش نین یانی ئەمە دەبێتە هۆکاری شەڕێکی زۆر زۆر گەورە ئەم پێم وانە ئەحمەد شەرع ئەوەندە بێعەقڵ وێ بەڵ نیانویستەوە بستنە ژووری نیانویست شەڕێکی زۆر زۆر گەورە بکەن وەکو لە ڕاگەیاندنەکاندا باز دەکرێت بەڵکو ویستیانە وەکو لەوێەوە لەو خاڵ لاوازەوە دەست پێ بکەن گوشارێک بۆ سەر هێزەکانی سووریای دیموکراتیک دروست بکەن و لە هەمان کاتدا ویستیانە بە ئەمریکەکانیش بڵێن یعنی ئێوە گوشاریان لەسەر بکەن ئێوە زۆر مەسنە لایەن ڕنگ بێ ئەوەش هەبێ ئێوە بۆ نایەنە دیمەشق بۆ ئەسنە حەسەکە ڕنگ بێ ئەمە شەوێ بەڵام بە کورتی یعنی هەم گوشارەکان لەسەر هێزەکانی سووریای دیموکراتیک هەن و هەم پشگیریشیە یعنی ئەو بودجەی ئەمریکا پنتاگۆن بۆ هێزەکانی سووریا نیشانی ئەوەیە کە ئەوان لەنگری ئەوان هێزێکی وەها بمێنێتەوە چونکە ڕەوشی ڕۆژهەڵاتی ناوەڕاست تەنانەت ڕەوشی ئەحمەد شەرع و هاوڕێکانی بە هیچ شێوەیەک دیار نییە لە ئایندەدا چی دەکەن چی ناکەن هیچ شتێک دیار نییە دەبێت ئەو هێزانە بمێنێنە وەکو هێزێکی یەدەک بەڵام ئەوە لە چوارچێوەی سوپای نوێی سووریادا هەر دەبێت چارەسەر بکرێ نابێت کۆنتر بکرێ وەکو ئەوەی ئێستاکە عراق وەکو ئەوەی حەشدی شعبی ئەمە دەبێت بە شێوەیەک لە شێوەکان لە ماوەیەکی زۆر زۆر کورتدا چارەسەر بکرێ قسەکانی من لە بۆ ئەم شەو ئەمە نەبوون تەماشا دەکەم ئەگەر پرسیارێک هەبێ بە کورتی وەڵامتان دەدەمەوە ئەگەر نا خواحەفیزیتان لێ دەکەم پرسیارێک نابینم تکایە ئەگەر پرسیارتان کرد یان بە کرمانجیێکی ڕوون یان بە پیتی سۆرانی بنووسن و نیشانی پرسیاری لەسەردا بنێن بۆ ئەوی بزانم پرسیارە سوپاسدانەکەم کە تاوەکو ئێستا لەگەڵماندا بوون سوپاس بۆ بەشداریتان سوپاس بۆ لایکەکانتان سوپاس بۆ ئەوانەی کە لە ئایندەدا تەماشای دەکەن و داواکارم تکاتان لێ دەکەم کەناڵەکەمان لە بۆ دۆست و هاوڕێیان تا بنێرن و داوایان لێ بکەن ببن بە سوبسکرایب هەتا بەرنامەی ئایندە کاتێکی خۆش هەر بژین